ئەم ئەشکەوتەی کە لە پشتی منەوە دەبینرێت شوێنی مانەوەی 5 خێزان بووە. ئەم ئەشکەوتە و ئەشکەوتێکی دیکە کە ئێستا پڕ کراوەتەوە شوێنەکەی لە کاتی کیمیابارانکردنی هەڵەبجەدا 5 خێزان لە نێو ئەم دوو ئەشکەوتەدا بۆ ماوەی 3 شەو ڕۆژ ماونەتەوە و هەر ئەشکەوتەکانیش هەر لەلایەن خۆیانەوە دروست کراوە. من زانیاری زیاتر و وردەکاری شێوازی دروستکردنی ئەشکەوتەکە و مانەوەی ئەو چەند خێزانە لە کاک سەید عەبدوڕەحمان وەردەگرم. کاک سەید عەبدوڕەحمان ئەگەر بفەرموویتە ئێرەوە باسی ئەومان بۆ بکات چۆن ئەم ئەشکەوتانەتان دروست کرد و هەروەها چەند کەس لێرەمانەوە ئەو چەند ڕۆژەی لێرەمانەوە چۆن ژیانتان بەڕێ کرد. من دەستخۆشتان یەکەم بە خێراتنتانەکەم دەستان خۆش بێ یاخوا ئەم ئەشکەوتە لە ڕاستیا لە جەنگی عێران و عێراقدا ئێمە لە ساڵی 1986 من و خاڵەسی خەلیلم ئەم ئەشکەوتەمان دروست کرد هەر بە هۆی ئەوەیشۆ ناومانە ئەشکەوتی سەیدان ئەو دوو سەیدەبووین. ئەم ئەشکەوتە لە ڕاستیا ئەمەی خوارەوەیان ئەمە ماڵێ خاڵە عەبدوڕەحمان محەممەد عەبدوڕەحمان و ماڵێ خاڵە سێم حەمەو کە باوکێکە ئەم دوو ماڵە لەیرا بوو و ئەم ئەشکەوتەی پاڵیشی کە ئیساتە بەداخەوە پڕیان کردێتەوە ئەوەیش ماڵێ سەی ساڵحی باوکم و ماڵێ سێ ئەحمەدی باوام و ماڵێ پوری حمەیران کە خێزانی سۆفی ڕەحیم بوو لەم ئەشکەوتانە ئێمە شەوی 15 و شەوی 16 و شەوی 17 لەم دوو ئەشکەوتا ژیانمان بەسەر برد لەژێر کیمیایی بارانەکە. چەند کەس بوون ئەگەر ژمارەکەت بە دەقیقی لابێت؟ بەڵێ وەڵی ماڵێ سۆفی ڕەحیم ئەوە دوان و 6 کەس بوون ئێمەش 9 کەس بووین ئەمە 15 و ماڵێ باوایشم ئەوانیش سییان و ئەوانش 5 ئەمە 21 ئەویان 21 نەفەریتیا بوو و ئێرش ئەوە خاڵ و ڕەحمانم دوان و 5 و ئەویش 4 ئەمیش تقریبا 9 کەسیتیا بوو. بەڵێ بەڵێ بۆ ڕووتان نەکردە ڕۆژەڵاتی کوردستان وەکو خەڵکێ لە ڕاستیا ئەو شەوەی کە کیمیا بارانەکە بەڵێن دەستی پێ کرد خۆی لە سعات 6 بانیوە لە چوادۆری هەڵەبجە دەستی پێ کرد لە ناوچە سنوورەکانە بەس 6 ئێوارە بە شڕی ناوشاری هەڵەبجەی گرتەوە ئیتر ئێمە لە ڕاستیا دەرفەتی ڕاکردنمان نەبوو بڵین دەربازبوون بەرەو ڕۆژهەڵات بڕیار ئەنداوتیان با لێرە ئەمێنینەوە ئیتر لەناو ئەشکەوتە ماینەوە دەمی ئەشکەوتەکەمان بە بەتانی تەڕ جوان قایم کردبوو لەوەری تەسفی ئەو هەواکە کە لە دەرەوەیەت بۆی تەسیری غازی کیمیاکەمان لێ نەکە هەرچەند ئێمە شەوی حەڤەی شەوی بڵین لە ڕۆژەکە کە حەڤەی مانگ هاتین دەر سێرەکەین عیلەیەک عالم بەرامبرا 9 کەس بوون سێ پیا و سێ ژن و سێ منداڵ بوون کەوتبوون لەگاو هەمویان کوێر بوون ئەوە بردمان هەتا نوێ شەو خزمەتمان کرد خەڵکی تێوەڵە بوون یەکیان کاتی خۆی لە قوتابخانەی ئەحمەد موختار و کاتە پیان و ئەحمەد موختار لە پاڵی مزگەوتی ئوساما ئێساوازان پێ ئەوترێ قوتابخانەی شارەزور ناوی کاک جەلال بوو ئەوە هەتا نوێی شەو خزمەتمان کرد چاویان کردەوە بەس ئافرەتێکیان نەوێ هەر چاوی کوێر بوو بەڵام ئیتر نازانم دوای چیان بەسەر هات ئەوە حاڵەکە ئێمە ئاوا بوو ئێمە شەوی هەژدەی مانگ سعان نوێی شەو ئیتر لێرە بەرەو ئێران کەوتە ڕێو دەرچوون چوونە ڕێشا و لێ چوونە مەدرسەی ئیمام حوسێن لە شاری سانخور و پاشان بە شەمە نەفەر بردنیان بۆ کرمان بۆ سنووری ئەفغانستان. هیچ کەسێکتان لەو کارە ساتەیە لە دەستیا یاخودە موتان بە سەلامەت؟ وەڵا سوپاس بۆ خواگیان وەکو لە دەستدان کەسمان لە دەست نەدا بەڵام ئیتر پوری حمەیران مەسەن هاتوو چاوی کوێر بۆ ئەوش لەبەرەی جلی ئەو خانەوادەی شوێرد هاتوو چاوی کوێر بوو تا ئێران لێوە قەتران کرد چاوی ئەوش سوپاس بخوا چاک بووە بەس کچێکی سێ عەبدوڵای پوریم نەبیاوە پێش ئێمە دەرچوون ئەوە مناڵ بوو کیمیایی لێداوە لە کرمان عەمری خوای کرد هەر لێوێ نیامانە قەوز لێ.